ئێرە سەر بە پارێزگای هەولێرە بەڵام حکوومەتی هەرێم هیچ یەک لە خزمەتگوزاریەکانی لۆ گوندی من نەهینە هەموو شارەوانی بناری قەندیل کردیتی و لە 2018 تا ئێستا زۆر شتی کردیە مزگەوت نەمابوو مزگەوتی دروست کردیتەوە ڕێگای هاتوچۆی خەزینەی چا کردیتەوە و ڕێگای هاتوچۆی کوێستانەکان کە ساڵانە خاوێن دەکرێتەوە بۆ ئەوەی کە ساحب مەڕووماڵاتی کە دێتە ئەوێ بۆ کوێستانەکان بتوانن بە ئاسانی پێدا بڕۆن و پردەکان هەر پردێک کێشەی هەبوو بێت لە بناری قەندیل چاکیان کردوێتەوە هەمووی بەتەنیا شارەوانی بناری قەندیل کردوێتی و هیچ یەک لە حکوومەتی هەرێم پاڵپشتی تێدا نەکردوون. لە ساڵی 2013 کارەبا و ڕێگای قیر هاتووەتە بناری قەندیل کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی و تەنها ئەوەندە بوو هیچ دیکە نییە. نەخێر هەرچی لێرە دەکرێت هەموو شارەوانی بناری قەندیل دەیکات هیچ یەک لە حکوومەتی هەرێم ناکە خەستخانە هەبوو ئەویش داخرا حکوومەتی هەرێم دکتۆرەکەی لا بردو و خەستخانەکە داخرا. بەگشتی لە پارێزگای هەولێر ئێمە تقریباً 17 گوندن لە بەکوریسکان ڕا هەتا گۆجارێ و دۆڵی باڵەکایەتی هەمووی لەسەر ئێمەیە. بەرەوەڵا بەداخۆ بەڵام پارێزگای هەولێر هیچ هاوکارێکی ئێمە ناکە ئەرکێکی تەنێ بە تەنێ کەوتونە سەر شارەوانی بناری قەندیل. وەڵاهی ئاستەندەکان چن مەسەلەن ئەگەر هەربا مەسەلەن ئەو شارەوانی بناری قەندیل ئەو ڕێگای خۆڵە لێ نەدابا ئێمە نەمان دەتوانین ڕاستی بین هیچ خزمەتگوزارێکی لە دۆڵ باڵەکاتیدا بکەین وەلی دەستخۆشی لە شارەوانی بناری قەندیل دەکەین کە ئەو ڕێگای لێدا و بە هۆی ئەو ڕێگایەوە ئێمە دەتوانین خزمەتگوزاری لە دۆڵ باڵەکاتیدا بکەین. وەڵاهی دەستیان خۆش بی بەڕاستی ڕێگاوبان ئەوەی سنووری باڵیانە هەر هەموو شارەوانی چاکردیە جا لە پردا لە زادەی کوێستانە لە زادەی ڕەوەندان لە زادەی عام بەڕاستی تەقزیریان نەکردیە مزگەوتن کردیتەوە دەستیان خۆش بی بەڕاستی ئەو دەست پێشکەر بووینە هاوکارش زۆریان کردی ئەمە ئەگە لەبەر شارەوانی بناری قەندیلەوی قنەعەتە بی لە پاییزەوە لەوانەیە ساڵ هەموو دەمێڕێنن لە گرایی بیت بەڵام ئەوان دەستیان خۆش بی بەخوا هەر تەلەفۆنی بکەین بەخۆ بەگرێ دەر و شەپەروانە دێنە سەرێت تاتەن لە خاوێنەکەنەوە ئاو بشێت ئاوێن لەو چاکەکەن وێستانانەکە لە بەرەوان نەبایەوە 2 ساڵە هەتێ دەگا لاپا و ڕووباری بردی ئەلانیش دەگەڵدا بیلۆ نەداهاتۆگە لە بەرەوان نەبایە ئەوان نەیانیشتە سەعاتی شی پاشکەوی ئەمە زادە و ڕێگاوبانن نەمابوون هاتن بە 2 ساعات 3 ساعتان هەر وەختە ڕێژیان لۆ کردینەوە خەڵکە تا پێدا مێشی قورتار کرد و بەخۆ ماڵی ئەوەی چۆڕانێ چۆ هەولێرێ ماڵی بار کرد دا بەڕاستی دەستخۆشیان لێکەین لە هەموویشان بەڕاستی دەست پێشکەر بووینە نەکودام مەبەتەمای حکوومەتێرێ وەڵای ئەوان هەر وەختە 89 ساڵ هیچیان لۆ نەکردین پاشی ئەو زادە قڕیان لۆ کردین هیچی دیکەیان لۆمە نەکردیان چۆمان خۆ چ هەباڵانی لێنێت قەنەعاتە بێن دەرێ بێ خزمەتگوزاریتر لەکردنەما ئەوەی خزمەتگوزاریە قەنەعاتە دەبێت 10 ساڵە بێژ لە منتیقەی باڵەکایەتی نەکرایە ئەس دەکەی هەڕوو لیان سوالکە هیچ خزمەتگوزاریەک نە ڕێگاوبان نە لە کارەبان نە لە مەکتەب نە لە خەستەخانە لە پرد و ئەوشتانە هیچیان لۆ نەکرایە ناوەڵا ئەوان گەلێک لەمە مەغدورتن بەڕاستی خۆنەوەکە لێرە پڕە لەناو قەزا و نەعیان قسە ناکردن نەکودا لەو گوندان هیچ بکەن ئەلان زۆر گوندامای ئێشتانە کە کارەبای لۆ نەچووە دەستیان خۆش بشارەوانی بە زۆری ئەو گوندیە گەزادەش لۆ نەچووان زادا بردیە بەڵێ ئادی وەڵا لە خۆی زیاتر داواکاری خەڵک جێبەجێکردیە بێەوەی کاکەوە بیرە نەفیان لێنێ بفرۆشن کودا ئەو تاعدای لە کەس ناکەن و پارەی لە کەس وەرناگرن ئیلا نەفەری خۆیان دەگە لە هەوروپایشی لۆ بکاتینە لێران لە کوردستانی سەرفەکەنەوەی سنووری وان بی بەخوا هیچ چێش و بێشەینێ ئەگە حکوومەتی هەرێم چێشەن لەو دروستنەکە نەکودا لە خزمەتگوزاری ئەوشتانە دەستیان خۆش بی بەخوای پەکن هیچ نەکەتیە قناعاتە بی بەدستانەوە ئەگە بەفرکەوی ڕۆژێ توانە سێزا بێن زادەن لۆ بماڵنەوە ئێلەوەی زیاتر تیگەی وەڵی دەزات لۆ نەعیە قەسرێ بکەین بەهانان وە نایەن ئادی زیینی وەرتێت لە بەرەوەی سنووری شارەوانی نە ئەو هادەمێنیتەوە
نێزیکەی ماگە چه حەفتە چه دوو حەفتە سێ حەفتان ڕێدەگیرێت ئەگە سنووری شارەوانی با دوو هەیچۆی بەفرا لێکەویت ناڵن سەعاتێکیش بکەویتەوە برا شارەوانی بناری قەندیلە بامە لێرە قەت قەتیدارم ناکرد بەڵا قەنەعاتە دەبێ حکوومەت هەرێم پێی خۆشە یەک گونە مینەم تۆل بکرێت هەموو چاون لەدەست حکوومەتی بیبچین دەستدەی نەسیلاحیان لە بەریان پارێنەوە تا ئیشەکەم پێ ئەەکەن و نەخدا لەبەر شارەوانی بەڕاستی ماخورایین دەست چاویان خۆش بوو زۆریشان لێ مەمنونین بەخوای عەزەکەی بەتەن هەنجوینی لەسەر زادەشدانێ ئەوەی سنووری هەواڵێنە کەس دەست ناکاتێ مێشان لێدانێ کەس دەست ناکاتێ لە سنووری دیک حەت سنووری وان نەبی یا دەبی نەفەرش پیاکە یان دەبێ عەڕەستی لێ بگرێ لە مێشان یان دەبی بەتەمایە ماڵێکشان کەی نەخدا نەتوانی ئەو هەیاندا بنی لێتە بزن هاوسەرۆکاتی شارانی بناری قەندیل لەو ڕۆژێک کە دامەزراوە بەبێ وچان خزمەت دەکا بە هەموو گوند نیشینانی سنووری بناری قەندیل و هەموو هاوڵاتیانی بناری قەندیل بەبێ جیاوازی تەنانەت ئەو گوندانەی کە دەکەونە سنووری پارێزگای هەولێریش کە نزیکی 20 گوندە هەندێکیان دەکەونە سنووری ناودەژ و هەندێکیش دەکەونە دۆڵی باڵایان ئێمە بەردەوام خزمەت گوزاریان پێشکەش دەکەین لە دروستکردنی پرد ڕێگاوبان چاوڕێژکردن مزگەوت ئاو و ئاوەڕۆ ئێمە بەردەوام خزمەت بە هەموو هاوڵاتیان دەکەین بەبێ جیاوازی لە دۆڵی باڵایان پرد مزگەوتێکی گەورەمان دروست کردووە و ڕێگە بۆ کوێستانەکانی شێخ ناسر و سەر شێخان ئێمە بەردەوام ئەو ڕێگانە نۆژەن دەکەینەوە و کاریان لەسەر دەکەین و ڕێگەی گوندەکانی خەزێنە کۆیلە و ماونان پردی ماونان و پردی سەرنێڵ بەردەوامین لە خزمەت گوزارەکانمە ببێ وچان ئێمە هەموو کاتێک هەر لە سەرخەتین بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بەداخەوە گوندانێک کە دەکەونە سنووری پارێزگای هەولێرەوە ینی ئەرکی حکوومەت و پارێزگای هەولێرەیە هاوکار بێ هەر نەبێ هاوکار بێ لەگەڵمانیان پرۆژە بکاتەوە یان پرۆژە دروستکە بەڵام بەداخەوە ماوەیەکی درێژە پشتگوێ خراو هیچ پرۆژەیەک نەکراوە لە ئەوێدا